saniye. 3 tane indirme yap. Hayır. Hop sen. يعني كان موجودين يا رشد بس عندك كام؟ Hey!
Louis! Hey! Kom maar! Kom! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Doe wie? Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
ڕاستیەمە لە دوێنێەوە کە سەفەری هەولێرمان کردو لە قەزای بازیانەوە بۆ سێخاڵ یاریخاتە بووین بەڵام وە دیارە قسمەت وا بوو کە موفەق نەبین ڕاستی فرسەمان زۆر بۆ ڕێکەوت هەم بۆ ئێمە هەم بۆ تیپی بەرامبەر بەڵام خۆی گەورە موفەقی نەکردین و ئەوەی پێویست بوو کە تەوجیهاتی مدەڕیب یابووی بە هەردوو لا جێبەجێمان کرد هەم تیپی ئەمە هەم تیپی ئەوان ڕاستی چیمەنەکە بۆ ئێمە تۆزێک جیاواز بوو لەبەرەوەی حکمی کولی کوردستان وایە هەمووی چیمەنی سناعیە بەڵام ئەمەیان دەست کرد بوو تۆزێک بۆ یارزانەکان کۆمەڵک یارزانی ئێمە غەریب بوو لەبەرەوەی تۆزێ یاری چیمەنی سروشتی تۆزە قورسە هیوای سەرکەوتن بۆ تیپی ئارارات تیپێکی باشن هەم ئەوان هەم ئێمەش مۆفەق نەبووین لە گۆڵکردن یاریەکە بۆ پاکی تاوا بوو ئینشاءڵڵا لە یاریەکانی داهاتوو بتوانین مۆفەق بین و سێخەڵی بێنین بۆ بازی نەتیجەش بەڕاستی من دەگرنەوەست و هەرچەندە فەریقمان مسەیتەر بوو بەڵام نەمانتوانی حەسب کرد بەتا بەشەتی دووەم کە کرمانە چار مازمیش بەرەم دیسان شانسیاوەرمان نەبوو بەداخەوە نازانم انسان گلەی بکە لەوانە بەسەریدا بشکێتەوە بەڵام تەبعاً ئەمە پێویستمان پێیە فەریقەکەشمان بەڕاستی تازەیە ئەمە زۆر بە تاقی دەستمان پێ کرد بەڵام ئەوش هەر نابیتە هەرزەتێک یعنی هەرچی بڵێن دەبیتە هەرزەت گلەی لە حەکەم بکەی هەر هەرزەتە گۆڵ نەکە هەر هەرزەتە بەڵام بەڕاستی حەکەمیش دەبێت تۆزێک بە خۆدا بستنەوە ئەوە نابێتن یعنی سێ پەنەرتی 100% لێ نەدایە معقول نییە یانێ تو فەریق چی ئەوەندەی دەگەی خەت جەزای و لەوێ پەنەرتی لەسەر دەگرن و لێ نادە سافرای لێ نادە حەکەم معقول نییە بەڕاستی یعنی ئەوە بیتن ریاضە زۆر ناخۆش بووە يعني توزق عدالة بها بيتن لنا تحكيميش ما هو قليل ما نيل حكم كان قلنا فريقي ما جماي كرت يعني بو وقت كماي كرما كبينوا من اللاعب كان رازينين بقشتي هم لا وين رازي بو جماي خوش انكر بلا براستي لمستوى حكم رازينين از دولة يكتي توب كردستان ده كان كبراستي توجيهات كبيتن شتى كبيتن يعني غدر فريق كان نكرت يعني شو بوكالي برامج والله هم ما قول ما نكر هميش ناو بجوان لاينك او لاينك او نغرم صد لصد هلا مول بلا لاينك لا نيناني نتيجه